بێگومان هەندێک سنوور هەیە کە نابێت ڕاگەیاندنەکان بیبەزێنن. شتێکی پێوترێ مافی زانین، هاوڵاتیش مافی خۆیەتی کە بزانێت لە دوو کۆڵان پشتی ئەوە چ ڕوویاوە، نابێت بەو شێوازە بە وردی شوێنی کەوتنە خواروی ساڕۆخ و درۆنەکە باس کرێ. پڕیشکی ئاگری گژیەکانی ناوچەکە بەر هەرێمی کوردستان کەوتووە و دەستگا ئەمنیەکان و لایەنە حکومیەکان کەوتونەتە خۆیان بۆ ئەوەی کە ڕێکارێکی نوێ بۆ دەستگاکانی ڕاگەیاندن دابنێن. بەڵام لەم نێوەندەدا هەندێک لە ڕاگەیاندراوەکانیان زمانێکی زبری پێوە دیارە. لێرە دکتۆر سامان فەوزی مامۆستای زانکۆی لێیە دکتۆرگە فەرمیتە ئێرە سڵاو لێ بێم کاتەوە باش بە پێوەی کە باس کراوە لێشە لە ڕاگەیاندراوەکانە دەڵێت هاوڵاتیان نابێت ڤیدۆی بردومانەکان بدرێت بە دەستگاکانی ڕاگەیاندن. ئەمە بە چ بەندێک بە چه یاسایەک نابێت ئەمانە بڵاو بکرێتەوە؟ دیارە ڕاگەیاندراوەکە دەڵێت قادەغەیە کە بە هیچ جۆرێک هاوڵاتی ئەو ڤیددیویانە بدا بە دەستگا ڕاگەیاندن. بێگومان شتیوان نییە، یعنی هیچ تاوانێک دروست ناکات. تۆ داوتە بە ڕاگەیاندێکی خۆت نەداوە بە لایەنێکی دەرەکی و بێگومان هەندێک سنوور هەیە کە نابێت ڕاگەیاندنەکان بیبەزێنن. بەڵام ئەوەی لە ڕابردوودا بینیمان لە هەرێمی کوردستان چەندین بەیاننامە دەرکراوە بۆ مەبەستە کە هەمویان یانیاڵی لە پێناوی بەیاننامە دەرکراوە، نەک ڕوونی بکەنەوە سنوورەکان بزەبت چییە کە نابێت بەسەنرێ. بێگومان ئێمە نابێت تەدەخولکەین لە ئیشی کەسانی ئاسایش و کەسانی ئەمنی. ئەوان دەبێ وەکوڵێ نقطە بکەنە سەر حرفەکان بۆ ڕاگەیاندنکاری دیاریکەن کە چ شتێک زیانی بۆ لایەنی ئەمنیتیایە، زیانی بۆ بەرژەوەندی گشتی تێدایە. بەڵام ئەو بەیاننامانەی کە دەرکراوە زیاتر لە قەدەغەکردن لە هەڕەشەکردن بەبێ ئەوەی سزاکانیش دیاری بکە. ئێمە مەبدەئێکی دیکەمان هەیە، بژەوەیە کاڵێ لا جرم ولا عقوبة إلا بنص. واتە تۆ کاتێک کە تاوانێک دروستەکەی ئەبێ بە دەقێکی یاسایی بێ، وەجهێتێکی یاسایی کە بریتێ لە پەرلەمان ئەوانە دیاریکە. بەڵام ئێمە دەقێکمان هەیە کە نابێ هیچ بابەتێک زیانی تیابێ بۆ ئەمنی نەتەوەی، زیانی تیابێ بۆ بەرژەوەندی گشتی. بەڵام ئایا ئەو بابەتانە چین؟ دەبێت ئەمانە دیاری کرێت. یعنی ئێستاگە لە من بپرسی بە ڕەچاوکردنی پێوەرە نێودەوڵەتەکانی کاری میدیایی، ئەوەی کە لە یونسکۆ دەری کردووە، ئەوەی کۆمەڵەی ڕۆژنامەنووسانی پرۆفشنەڵ دەریان کردووە، ئەوەی قاچی سووری نێودەوڵەتی دەری کردووە، پێ دەڵێم لە کاتی جەنگا، لە کاتی باڵێن ئەو جۆرە ڕووداوانەیە میدیاکار سنوورەکانی چییە؟ چونکە تۆ دەبێت ئاگاداری ئەوەش بین کە شتێکی پێوترێ مافی زانین، هاوڵاتیش مافی خۆیەتی کە بزانێت لە دوو کۆڵان پشتی ئەوە چی ڕوویاوە، بزانێت لە شارەکەیە چی ڕوویاوە. ئەوە مافیەکە، مافی زانین، مافی گواستنەوەی زانیاری. بەڵام بە مەرجێک مافی بەرژەوەندی گشتی وەکوڵێ پێشەل نەکا و نەدەبێتەوەی زیان گەیاندن بە دامودەستگای ئەمنی، زیان گەیاندن بە دامودەستگای عەسکەری کە دەبێت بەو شێوازە میدیاکاران مامەڵە بکەن. کاکتۆر، هاوشێوەی ئەو هێرشەی کە لە چەند ڕۆژی ڕابردووەکرایە سەر شاری سلێمانی لە یەکێک لە گەڕەکان لە ماڵیشیە، ئەمە زێنی زۆر بەرە کۆڵانە و ماڵەکانی کۆڵانە گەشت. ئایا نابێ ئەمە ڕووماڵ بکرێت؟ نابێ پیشان بدرێ و ماڵانی کە زێنی بەرکەوتەوە؟ پێوەرە نێودەوڵەتیەکانی چۆنیتی ڕووماڵکردنی ئەو باڵێن هێرشی درۆن و ساڕۆخ وەڵامی ئەو پرسیارەمان ئەدەنەوە. ئەوان پێیان وایە، پێوەرە نێودەوڵەتەکان لای وایە کە نابێ بە جۆرێک بڵاو کرێتەوە کە زۆر بە وردی بێت، واتە بزە بە شوێنەکەی، بەتایبەتی ئەگەر بێت و زیانی ئەمنی هەبێت، زیانی عەسکەری هەبێت، نابێ بەو شێوازە بە وردی شوێنی کەوتنە خواروی ساڕۆخ و درۆنەکە باس کرێ بۆ ئەوەی لایەنی بەرامبەر لەو لایەنانەی کە بکەری ئەم کاران، بکەری هەڵدەری ئەو درۆن و موشەکانیان سوودی لێوەرنەگرن. ئەمە یەک دوو خاڵێکی کەمانەیە لە پێوەرە نێودەوڵەتیەکان دەڵێ دەبێ ڕێزی کەرامەتی قوربانیەکان بپارێزرێت. واتە تۆ لەو حاڵەتەدا ڕەنگ بێ بارێکی نەخوازرا و دروست کرابێت لە گەڕەکێکە لە ماڵێکە، ئاگاداری ئەوە بە تۆ پێی خۆش نییە ئەو ماڵە یەکسەر کامیرە وێنایکە وێنەی دەرکەوێت، ڕەنگ بێ بە جلومەرگی ماڵەوە بێت. واتە ڕێز لە معاناتەکەی بگیرە. لەو کاتەیە معاناتێک ئەندێشەیەکی هەیە، ڕەنگ بێ ئەگەر قسەش کە لەسەر خۆی نەبێت، یەک دوو ڕۆژی کە پەشیما بێتەوە. بەڵام بەرامبەر بەوە ئەو بنەمایە هەیە کە مافی زانین، مافی بڵاوکردنەوەی زانیاری، مافی ڕاگەیاندن بەمەرجێک لە کاتی ئەو جۆرە ڕووداوانەیە، لە کاتی جەنگە نەبێتەوەی زیانگەیاندن بە دامودەستگای عەسکەری، نەبێتەوەی زیانگەیاندن بە بەرژەوەندی گشتی.